چیرۆکی ئەمڕۆمان لەسەر بابەتی تەبایی و بەیەکەوە ژیانە بناڵە جوانەکان داپی لە خونجا لێکێک لە لادێکانە ئەژیا داپی لە خونجا کەوگەیەکی بەخێر بێن سەرچاو من مامۆستای باخچەی ئاورنگم بە خێراتتانەکەین بۆ فستیڤاڵی ساڵانەمان ئیشی ئەم ساڵمان بریتیە لە تەبایی و بەیەکەوە ژیان چیرۆکێک کە باز لە تەبایی و بەیەکەوە ژیانەکە دەورەکانمان کەڵە شێرە مریشکە خۆرە زەردەیە درەختە منیش وەکو دەوری داپیرە چیرۆک خوانێکمان هەیە باسی کێڵگە و لادێکەی منەکات منیش خۆم بە بەخێوکردنی پەلەوەر و ئاژەڵ و دار و درەخت و باخچەکەمەوە خەریک کردووە حەزم کردو هەمومان لە دەوری یەک بووین من بۆ ساتێکیش بێ لادێ و کێڵگەکەم ناتوانم بژیم حەزم کردووە ژیانێکی خۆش لە ناو لادێکەما بەسەر بەرم هەموو بەیانە کەڵە شێرەکەم بەدەنگی بەرەزەڵماسیێنێ خۆرە زەردە باسی خۆیم بۆکە مشکەکەم هەروەهایەک باسی خۆیم بۆ ئەکا درەخت سوودی خۆیم بۆ کەواتە ئەمەش لێرە هەمومان بە تەدایی ئەژین بە گۆرانیەکی هەمومان لێرە پێکە کۆتاییمان بە فستیان هیوادارین بەدڵتان بەخێر بێنی بارە سەرچاو